الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئامادە دەبوانی خۆشەویست، ئاهەنگگێڕانی کردنەوەی یەکەی ڕێخستنی کۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان، کردنەوەی بارگای نوێی یەکگرتوو لە کۆی خۆشەویست. السلام عليكم ورحمة الله. خۆشحاڵین کە لێرە هەمومان یەکگرتوەکان لە هەموو مەڵبەندەکانەوە حزوریان هەیە. پێکەوە ئەمانەوێ دەستپێکی هەڵمەتێکی بەخواچوونەوە ئاهەنگگێڕان 6/2 ساڵیادی یەکگرتووی ئیسلامی کوردستان بجێڕین لە کۆیەوە دەست پێ بکەین. بۆیە لێرەوە لە پێشوازی ساڵیادی نوێی یەکگرتووە پیرۆزبایی لە هەموو یەکگرتوەکانەکەم، پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم، پیرۆزبایی لە بزافی ئیسلامی هاوچەرخ لە سەراسەری دنیا و ناوچەکەکەم کە لەم ڕۆژانە لە 6/2 1994 بزافێک حیزبێک ڕەوتێکی نوێ، مەدرسەیەکی فکری و ئەخلاقی و پەروەردەیی و سیاسی خۆی ڕاگەیان کەوتە مەیدانی کار و ئەوە بۆ 24 ساڵ ئەچێ بەردەوامە لەسەر ئەرک و واجباتی خۆی و حزوری هەیە و ئومێد دەکەین کە خوای گەورە موفقمان بکە کە بەردەوام بین بۆ خزمەتی گەل و وڵاتی خۆمان لەم ڕەوت و لەم مەدرسە و لەم پرۆژە ئینسانی و ئیسلامیەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. بۆیە پیرۆزبایی لە هەمومان لە هەموو خەڵکی کوردستانەکەم، چونکە ڕۆژێکی مێژوویی بوو لەو ڕۆژە یەکگرتووی ئیسلامی کە هاتە سەر سەکۆی کار و چالاکی عەلەنی وەکو لایەنێکی سیاسی، مەدەنی، فکری، ئەخلاقی، پەروەردەیی شتێکی نوێ بوو. ساحەی کوردستان لەو ئاڵۆزیانە بوو، لەو قۆناغا بوو کە چەک زمانی هەموو کەس بوو، چەک و جبەخانە سەلیقەی هەموو کەسی بەنج کرد بوو. لایەنە سیاسیەکان ناکۆکیان، ئیختلاف و ناڕێکیەکانیان بە چەک وەڵام ئەدایەوە. لەو ڕۆژە یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆی ڕاگەیان کە هێزێکی کۆمەڵایەتی سیاسی و فکری بێچەکە. چەشی ئێمە قەڵەم بوو، فکر بوو و سپاس بۆ خواتوانیشمان لە هەموو ئەو ساڵانەی، لە هەموو ئەو گیر و گرفتانەی کە هاتە ڕێمان، لە هەموو ئەو شەڕ فرۆشیانەی کە تووشمان ئەهات خۆمان ڕاگرین و لەو ئاراستە لا نەدەین و خۆڕاگری خۆمان لەسەر منهەجیەت و بەرنامەی بێچەکی، بەرنامەی میانڕەوی، بەرنامەی کاری مەدەنی سیاسی بەردەوام بین و کەس نەتوانێت ئەو بڕیارە و ئەو ڕەوتەمان لێ تێک بە. جێگای تەقدیرە یەکگرتوەکان کە ساڵانێکی زۆرە لەسەر ئەم بەرنامەیە حزوریان هەیە و بوونە نمونەیەک هەر کەسێک بە شێوەیەک لە شێوەکان، هەر لایەنێک هەڵوێستێکی میانڕەوانەی هاوسەنگی کردبێ و تویانە وەکو یەکگرتووەکە کە بووە نمونە و
جێگای ئیقتیدا. سوپاسی خواکەین لەسەر ئەو خۆراگریە، سوپاسی یەکگرتوەکانەکەین کە توانیان بەردەوام بن لەسەر ئەو بەرنامە پیرۆز و سنگینە. ئێمە لێرە یەکگرتو وەکو پرۆژەیەکی ئینسانی، فکری، ئەخلاقی، پەروەردەیی، دەعەوی و سیاسی ناناسێنین بە خەڵک، چونکە خەڵکی کوردستان یەکگرتویان ناسیوە. ئەوەندەیان ناسیوە کە ڕەنگە زیاد لە تواناکانی یەکگرتو، زیاد لە ئاسی یەکگرتو ئینتیزارات و چاوەڕوانی لێکەن. بێگومان ئەوە جێی سوپاسە، تەنانەت ڕەخنەش بگرن، گلەیش بکەن، ئێمە ئەوە ئەخەینە سەرسەرمان، سەرچاومان، چونکە ئەوە گلەیی دۆستانەیە و گلەیی چاوەڕوانیە و گلەیی گومانی خێرە. ئەوەش بەو واتایە ناکا کە ئێمە تەحەدیات نییە، ناحەزمان نییە، خەڵکی پشێو و پشێوی نەر و پشێوی کار و خەڵکی گەندەڵ و پیسخۆر لە کۆمەلگەی ئێمان نییە، بەڵێ هەیە، حزوریشی هەیە لە جومگەکانی دەسەڵات و لە جومگەکانی کۆمەڵایەتی و تەنانەت لە مەسەلە فکری و ڕۆشنبیریەکانیشا گەندەڵ و پیسخۆر و پیسگۆ هەیە. بەڵام ئێمە وەکو یەکگرتو خۆراگرانە لەبەردەم هەموو ئەو شێوازە و جۆرجۆرانەی پیسخۆر و پیسگۆ یا پیلان و پلانی ناحەزانەی دشت بە ئیسلام، دشت بە ئینسان، دشت بە نیشتیمان کە ئەنجامە دێ لە بەردەمیا ئەوەستین بە خۆراگری، بە تێکنەچوون، بە هەڵنەچوون، بە هاوسەنگی، بە میساقیەت، بە ئارامی، بە عەقلانیەت. یەکگرتو ئەبێ شانازی بکەین یەکگرتوەکان بە بەرنامەی یەکگرتو، بە تێگەیشتنەکانی یەکگرتو لە دین، لە ژین، لە هەڵسوکەوتی سیاسیەکان، لە مامەڵە لەگەڵ سیاسیەکان، لە مامەڵە لەگەڵ حاڵەتە کۆمەڵایەتی و سیاسیەکەی کوردستان، کە بەداخەوە ئەوە بۆ ساڵانێکی زۆر ئەچین، بۆ 26 ساڵ ئەچین، گەلی ئێمە لە ئەزمونێکی نوێیە و گیرۆدەشە بەدەست خۆمانەوە. ئەگەر ساڵان باسی خەڵکمان ئەکرد، باسی بەعس و ناحەز و خەڵکی ترمانە کرد، ئێستا باسی خۆمانە. هەموو شت لە بەردەستی خۆمانایە، دەسەڵات لای خۆمانە، سامان و ئابووری لە بەردەست خۆمانایە، ئیدارە بەدەست خۆمانەوەیە. هەموو مەسەلەکان لە دەست خۆمانن، بەڵام خۆمان لە خۆمانی تێک ئەدەین. بەداخەوە لایەنە سیاسیەکان دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت سایکۆلۆژی خەڵکیان تێکداوە. زۆر ئازان لە شەڕانەوە و هەڵکردنی شەرارە و بریسکەی شەڕە، بەڵام بەڕاستی ئازانین و تەمبەڵن لە مەسەلەی ئاشتەوایی و لە مەسەلەی سازکردن و ئامادەکردنی ئەجوا و کەشی ئاشتیا. هەر بۆیە ئەگەر حساب بکەی ساڵانی شەڕمان زۆرترە لە ئاشتی، و ئەو جۆرە ئاشتیانەش کە هەیە مۆلەقە، دامەزرا و مەحکەم نییە، بە قسێ، بە لێدوانێ، بە هەڵچوونێک تێکەچێت. بڕیار بە ئینفعال ئەدرێ، بڕیار بە میزاج ئەدرێ، کە ئەمە جێی نیگەرانیەکی گەورەیە لە دنیای ئەمڕۆ، کە لە وڵاتان لە دنیا ئیدارەی ئیش و کار بە موەسسەسات کراوە، لە میزاج دەرچووە،
نەک عەقڵی یەک نەفەر بەڵکو عەقڵی چەند کەسێک و چەند دەستگایەک ئەتوانێت بڕیار دروستکە شەڕ یا ئاشتی دروستکە بەڵام لای ئێمە شەڕ و ئاشتی بەسراوە بە سەلیقەی یا بە میزاج و نەفسیەت و حاڵەتی دەرونی نەفەرێک یا چەند نەفەرێکەوە جێی داخە کە ئەوەندە ئێمە لە دوای خەڵکەوەی و ئەوەندە دواکەوتوین دۆخی هەرێمی کوردستان بمانەوێ نەمانەوێ حەز بکەین یا حەز نەکەین ئاڵۆزە نائارامە و لە ڕووی ئابووریەوە داراییەوە ئەزانین کە قوتی خەڵک لە خەتەرایە دەرونی خەڵک ناڕەحەتە هاوڵاتی خەمی موچەکەیەتی کەی ئەیدەن نیوە موچەکەی چارەکە موچەکەی جگە لەوە ترسی ئەوەشی هەیە کە ڕەنگە وەزعی سیاسی ڕەنگە وەزعی پەیوەندی لایەنە سیاسیەکان تێکچێ ڕەنگە خراپتریش ڕووبدا ڕەنگە مەسەلەی ئەمنیەت و ئاسایشی وڵات بکەوێتە خەتەر ڕەنگە شەڕمان بۆ پەیا ببێ جگە لەم شەڕی کە ئێستا هەیە شەڕی داعش کە سپاس بۆخوا بە نەبەردی و قارەمانی پێشمەرگەکان ڕوبەڕووی شەڕی داعش بووینەوە و سەرکەوتنیش بەدەست هات تا ڕادەیەکی باش تەهدید و هەڕەشە لەسەر کوردستان دوورکەوتۆتەوە بەڵام بەڕاستی ئەگەر نەزانین بیخۆین نەزانین ئیدارەی ئەم حاڵەتە بکەین نەزانین وەزع بەرەو ئاشتی ببین ڕەنگە جۆرێکی تر لە شەڕ و جۆرێکی تر لە تەحەدیات ڕوومان تێکا و ڕەنگە بەرگەی نەگرین سەلیقەی دوو ئیدارەیی عەقڵیەتی دوو ئیدارەیی هێشتا زاڵە پێکەوە کارکردن پێکەوە هاوکاری هاوسەنگی لە کارە لە پەیوەندیەکانە لەگەڵ دەوڵەتان لە هەڵسوکەوت لەگەڵ مەسەلەکانە لە هەڵسوکەوت لەگەڵ بەغا هێشتا لە ئاسیەکایە کە جێ ئیتمینان نییە و ئەگەری تێکچوونی هەیە ئەم دابەشبوونەی کە هەیە ئەم شەڕفرۆشیە بە یەکتری ئەم نەخوێندنەوەی یەکتریە ئەم حساب نەکردنە بۆ یەکتری کە بەدی ئەکرێ ئەم لێرە و لەوێ جێگای نیگەرانیە و بەلای کەم کەشی ئاشتەوایی سار دەکاتەوە کەشی ئاشتەوایی کەمەکاتەوە ئەڕەوێنێتەوە ئێمە ماوەیە کە دڵخۆش بووین بە دەستپێشخەریەک کە کاک مەسعود بەڕێزەوە دەست پێشخەریەکی کرد ئومێدمان وایە وابوو کە بەرەو ئاشتیەک بەرەو هەنگاوێکی نەوعی باش بچین بەڵام هێشتا بەڕاستی دڵە ڕاوچێ بەردەوامە هێشتا مەترسی ئەوە هەیە کە مەسەلەکە هەر قسە بێت جێی داخە کە متمانە نەماوە جێی داخە کە ئینفعال لە بڕیار و ئینفعال لە قەرارە هەیە لە هەڵوێستا هەیە ئەمەش مقدرات و ئایندەی ئەم میلەتە خاتە خەتەر لە ناتەبایی لە ناڕێکی هێزە سیاسیەکانە میلەت زەرەرەکە و میلەتی سەبری سنووردارە ئێمە وەکو یەکگرتو شانازیەکەین کە ڕۆڵمان ئیجابیە و ئیجابیش ئەمێنێتەوە بۆ یەخستنەوەی ناوماڵی سیاسی کوردستان بۆ ڕێخستن و ئارامکردنەوەی ناکۆکیەکانی هێزە سیاسیەکان و هیچ کاتێ نابینە پاشکۆی هیچ نیەت و ئیرادەیەکی شەڕ هیچ کاتێ نابینە بەشێک لە شەڕ بەشێک لە ئاژاوە بەشێک لە لەتکردنی هەرێم بەڵام بێگومان ئارامکردنەوەی دۆخەکە و سازکردنی زەمینە بۆ سەرکەوتنی ئاشتی و یەکماڵی هێشتا زۆری ماوە و
جهدی هەموو لایەکمانی ئەوێ ئێمە لە یەکگرتو بەردەوامە بین ئینشاءالله بەڵام داواکارین کە هەموو لایەک خزمەتی مەسەلەی ئاشتەوایی و مەسەلەی پێکەوە ڕێککەوتن و ئارامکردنەوە و ڕێخستنەوەی ناوماڵ و چاکسازی لە حاڵی ئیداری و ئابووری کوردستانە بکرێت با هەمومان پێکەوە ئەوەی توانیمان قسەی خێر بکەین ئەگەر نەمانتوانی بێدەنگ بین وەکو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە ئەفەرمێ فەلیەقول خەیڕەن ئەو لیەصمت جاری وهەیە قسەیەک لە بەرپرسێکەوە لە کەسێکی دیارەوە فرێدرێ مشکلەکە ئەباتەوە چوارگۆشەی یەکەم دروست نییە ئەوە نەبێ منەت بین لە خەڵک دروست نییە ئەوە نەبێ باک بین لە مەسئولیەت ئێمە لە یەکگرتووی ئیسلامی پرۆژەیەکمان تەرح کرد بۆ هەموو حاڵەتی ئیسلامی کوردستان لە ڕەمەزانی ئەم ساڵەوە بانگەشەمان کرد کۆبووینەوە لەسەری بەڕێز و سوپاسەوە هەموو کەسایەتە ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامیەکان و حیزبە ئیسلامیەکان پێشوازیان لێکردین و هاتن بەدەم بانگەوازەکەوە وەسپاس بۆخوا گەیشتە ئەوەی کە دانیشتنی لووتکەمان لەسەر کرد لە بینی لایەنە سیاسیەکانی سیاسی ئیسلامیەکانە و دەستەیەکمان پێکهێناوە و بە تەمای هەنگاوی تر و قۆناغی ترین لە قۆناغی داهاتووە کۆنفرانسێک بڕیار وایە بگیرێ لەگەڵ کەسایەتی و لایەنە ئیسلامیەکان و لەگەڵ ڕێکخراوە خاوەن مەرجەعیەتە ئیسلامیەکان ئەوانەی کە خزمەت بە پرۆژەی ئیسلاح و حاڵەتی ئاشتەوایی و پێکەوە ژیانەکەن لە کوردستان ئەم کۆششە بۆی ڕێخستنەوە و ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکانە بۆ ئەوەی ئاراستەی ئیسلامیەکان هەمیشە ئیجابی بێ بەشێک بین لە چارەسەر و بتوانین ڕۆڵێکی باشتر و سەنگێکی زۆرتر و قورسترمان ببێ لەسەر حاڵەتە سیاسی و کۆمەڵایەتێکە هیچ شتێک بەبێ کۆسپ و تەگەرە نییە و ئەگەری ئەوەش هەیە کە وەسوەسە و تەشویش بخرێتە سەر ئەو جوهدە و ئەو پرۆژەیە بەڵام ئینشاءالله بە خۆڕاگری ئەوە شتێ پەڕێنین و پرۆژەی یەخستنەوەی ناوماڵی ئیسلامی پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامیەکان بەردەوامە بێ ئینشاءالله هیوادارین کە بتوانین یەکگرتووەکان کلیلی شارەسەر و بەشێک لە شارەسەر بین و خۆڕاگر بین و تەحملی گلەیی دۆستان و نەشتەر و دژایەتی دوشمنان و ناحەزان بکەین بتوانین یەکگرتوو خۆڕاگرانە خۆی کۆکاتەوە و مراجعی خۆی بکات لە ساڵیادی یەکگرتووە و زۆرترین منهجیەتی خۆمان بەرنامەی خۆمان کاروباری خۆمان بە اعتزاد و شانازیەوە پابەند بین پێوە و ئیدامەی کاری خۆمان بین ئەو کاروباری کە هەیە لە ڕووی سیاسیەوە بێگومان هەڵوێستی هاوسەنگ هەڵوێستی سربەخۆ هەڵوێستی نیشتیمان پەروەرانە و دوور لە هەموو تەحەیز و لە هەموو پاشکۆیەتێک بەردەوامە بێت و لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی دەعەویەوە بەردەوام ئەبێ یەکگرتوو دەنگێکی زوڵاڵی چاکسازی و ساختکردنەوە و ڕاستکردنەوەی هەڵە و پەڵەی مێژوو و توراس بێ هەمیشە قسەی جوان و قسەی تازە و قسەی بنیاتنەری ببێ سوپاس بۆ خوا
دەستگاکانی ڕاگەاندن دەستگاکانی زانایان و کۆمەڵایەتی و بانخوازی و هەموو ئەو چالاکیانەی کە هەیە لەو ئاراستایی شەکا و سوپاس بۆ خوا بەردەوامیشە بین. ئەنجومەنی پەروەردەیی و ناوخۆیی کە بەردەوام ناوخۆ تۆکمەکردن و هەڵمەتێکی بەخواچوونەوەیەکی جددی و گەرمکردنەوەیەکی جددی دەست پێەکە لە 6ی دووەوە بۆ ساڵی نوێ. ئومێدەوارین کە هەموو پێکمانەوە بتوانین یەکگرتوو گەشتر و گەشتبینتر و تێگەیشتووتر و پێگەیشتووتر بکەین بۆ ئەوەی خزمەتێکی زۆرتر بە گەل و نیشتیمانی خۆمان بکەین و بۆ ئەوەی مصداقیەت و جورئەتی کار و هێمەتی کار لە خۆمانە زۆرتر بکەین و گوێمان لەوە نەبێ خەڵک ئەڵێ چی، گوێمان لەوە بێ کە خوا لە خۆمان ڕازیەکەین و خزمەت بە میلەتی خۆمانەکەین و خزمەتکردن بە میلەت دینە و هەروەها سەربەرزیە لەم ژیانە. جارێکتر من دەستخۆشی بۆ بەڕێزان لە بەرپرس و کارگێڕانی یەکەی ڕێخستنی کۆیەکەم بۆ سازکردنی ئەم ئاهەنگە بۆ سازکردن و ئامادەکردنی و بنیاتنانی ئەم سەرحە ئەم تەلارە خوای گەورە موفەقیان کە و بتوانێت ئەم تەلارە لەگەڵ باقی بارەگا و شوێنەکانی تر پرشنگی نور و خۆشەویستی و مەحەبەت و لەگەڵبوونی هەموو ئاخ و ئۆفی میلەت لەم بارەگانەوە هەمیشە تیشک باتەوە و بەردەوام پێکمانەوە لە خزمەتی میلەتی خۆمان نابین و لە خزمەتی ئاراستەکردنی گەنج و لاوەکانی خۆمان نابین و تەحملی وەزعەکە بکەین و بزانین کە ئین مع العسر یسرا ئەم ناخۆشیانی کە هەیە گەشتبینیمان ببێ و بزانین یسرێک و گەشتبینیەک و گەشیەک بەڕێوەیە بە ئومێدی خوا ساڵی داهاتوو ساڵی خۆشی و سەرکەوتنە بێ، ساڵی گەڕانەوەی ئاشتەوایی و ڕێککەوتنەوەی ناوماڵی کوردی ئەبێ، بەڵام بە جوهد و تێکۆشانی هەموو لایەکمان بە دانگرتن بە دانان بە هەڵەکانمانە و خۆڕاگری و دانگرتن بە برینەکانمان. جارێکی سوپاس بۆ ئامادەبوون و السلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.